ئەو گەلەی کە هیچ کات و سادێک خۆی نەچەماندووە بەرامبەر زۆرداری دوژمنان و هەردەم لە ڕووی دوژمنان ئەم وەکە پارتی دیموکراتی کوردستانی سووریا ڕێخستنا قوشتەپا ئەم ژی بەشداری بوونە ڕۆژە جلوبەرکی کوردی لە مەکتەبە قامشلۆ یا کامپا قوشتەپا جلوبەرکی کوردی گوتیوەکە نیشانە مڵەتی کوردە فلکلۆری مەیە چاندینە مەیە و ئەم vê ڕۆژێ پیرۆستکن هەموو مڵەتی کورد و vê ڕۆژە دیرۆکی ژیانە مڵەتی کوردە ئەوڕۆ لە قوتابخانەکەمان قوتابخانەی قامشلی کەمپی قوشتەپا بە بۆنەی ڕۆژی جلی کوردی بەبوونی ڕۆژی جلی کوردی هەستان بە مەراسیمەکی خنجیلانە لۆ قوتابیەکانمان و هەروەها دابەشکردنی ڕێز و سوپاس بەسەر چەند مامۆستایەک و ئینشاءالله ئەو یادانە هەر بەردەوام بی و دووبارە بەخێربێن سەرسەر و سەرچاوە. ئیرۆ ڕۆژەکە پیرۆزە سەرما ڕۆژە جلوبەرگەی کوردیە ئەم ڕۆژە هەناکێ وەکە هەر ملەتێکی ناسناماوە هەیە جلوبەرگەی کوردی ناسنامامەنان پێ تێنە ناسکردن ناو هەموو گەلادا. ڕاستی ڕۆژێکە پیرۆزە ئەمە هەموو ئەژ وەکە مامۆستا ئینگلیزی دوێ مەدرسە قوتابخانە قامشلۆ من و هەڤالێ خوا جلوبەرگەی کوردی خۆکردنا و شاگرتیە مەژی و ئەم هاتنە وەکە گوتی ئەم پیرۆزباهیە گەلێ خۆ تەوی ڕۆژە جلێ کوردی پیرۆز بێ.